درباره وی مجاره دی گوتو بشه که دگل برس خالد دبونی سرکرده لپارتیا متحدون لباجر هوليري كاين برز دبوني تو بخيرات يجيبوا كردستان 24 برز خالد سپاس با مدبونی برستان سپاسی سرک برزانی تان کرده بو سبارت با خمخوری بو چاره سرکردنی کیشهی پستی سروکی پارلمان ام کیشه کی چاره سر بید شكرا للاستضافة. بله زور سپاس بو میوانداری کردنم ڕاستەکەی ئێمە هێشتا لە نێوماڵی سونی وا دەردەکەوێت کە پێشکەوتنێک نەبێت و ڕێکەوتنێکی گشتی نەبێت لەسەر ئەم پرسە ماوەی 4 مانگم یاخود لە 4 مانگی ڕابردوودا بەداخەوە ئێمە نەمانتوانیوە کە هەموو لایەنە سونەکان کۆ بکەینەوە و تەواوی ئەو دانیشتە خولیانەی کە ئەنجام درراون لە نێوان فراکسیۆن و پێکاتە سونیەکان تەنانەت پێکاتەکانی دیکەش نانتوانیوە چارەسەرێک بەرهەم بێنن چارەسەرێک کە مای جێبەجێکردن بێت ئێمە بینیمان کە چەندین سەردان و کۆبوونەوە هەبوو لە نێوان هەموو لایەنە سونیەکان چ بۆ لای بەڕێز سەرۆک بارزانی و بۆ ڕای بەڕێز سوودانی و پێکاتەکانی نێو چوارچێوەی هەماهەنگی بەڵام وا دیارە تاوای ئەم هەوڵانە و ئەم سەردانانە سەرکەوتو نەبوون لەوەی کە ئێمە بە کۆدەنگی بدەین و لەسەر کاندیدێک ڕێک بکەوین و بۆ سەرۆکی پەرلەمان کاندیدی بکەین. سەرۆک بارزانی لە قسەکانیدا زۆر ڕوون و ڕاشکاو بوو هەڵوێستی پارتی دیموکراتی کوردستانیش هەڵوێستێکی ڕوون بوو ئەوان گوتیان ئێمە لەگەڵ کۆدەنگی و سونیەکاندان واتە گوتیان کە پێویستە سونەکان لە نێو ماڵی خۆیاندا کاندیدێک دەستنیشان بکەن و هەمویان لەسەری کۆدەنگ بن ئەمجا بچنە پەرلەمان و ئەم کاندیدا لە پەرلەمان زۆرترین دەنگ بەدەست بهێنێت و ببێتە سەرۆکی پەرلەمان. ناکرێت کە پێکاتە سونەکان و پارتە سونەکان بەم ئەدا سیاسە لاوازەی ئێستا هەیەە بگەم بە چارەسەرێک بەڕاستی چونکە تاکو ئێستاش هەر سێ پێکاتە سونەکان کە گوتیانە ئێمە زۆرینەی سونە بەرجەستە دەکەین لە نێو پەرلەمانداوە نوێنەری زۆرترین سونەن کە کاندیدێکیان هەیە بەڕێز سالم عیساویە نەیانتوانیوە بەڕاستی پێشکەوتنێکی بەرچاو تۆمار بکەن و لەو ژمارەی ئەو لەلایەکی دیکە پارتی تەقەدوم کە خاوەنی 34 کورسیە ئەمانیش داوای ئەوەیان کردووە کە کاندیدێکی ئەنبار ببێت بە سەرۆکی پەرلەمان ئەم کێشەیە چارەسەر نەکراوە پێویستی بە دانیشتێکی کراوەی پەرلەمانی عێراقە و پێویستە دەرگاکە بکرێتەوە بۆ هەر کەسێک کە بێت خۆی کاندید بکات. دەگوت کو ئەم سەرکەفتی نەبوون ژ هەوڵێن خوا بۆ دانانا سەرۆکێ پەرلەمانێ یعنی سەرنەکەفتنەوە سەدەم چ بووینە دناوا سونەیان دابووینە کێشەکە یان ژی پەنجەیە تومەتش بۆ لەوانێکی دن ji دەربەی سونەیان درێژ دیکەن. بابەتەکە ئەگەر زۆر بەڕاشکاوی قسە لەسەر بکەن قسەکە لە سەرەتا لە نێوماڵی سونە خۆیدایە واتە بابەتەکە پەیوەستە بە سونەوە بەشەی هەرە زۆری چونکە نێوماڵی سونە نێوماڵێکی پەرتەوازەیە ناکۆکی سیاسی زۆر گەورە هەیە ڕێک نەکەوتن هەیە ماوەیەکی شا لەگەڵ هەموو ئەم کێشانە دەبینیومانە کە ژمارەیەک ئەندام پەرلەمان دەکشێنەوە و دەستنە لای پارتەکانی دیکە تەنانەت ئەمڕۆ ئێستا ئەندە پەرلەمانێک لە حەسم کشاوەتەوە و پەیوەندی بە پارتێکی دیکەوە کردووە بامان شۆش لە پارتە سونەکانی دیکە بەداخەوە ململانەیەەکە ململانەیەکی سیاسی نییە 100% بەڵکو ململانەیە لەسەر ئەوەی چیە سەرکردە بێت ململانەی شخصین ململانەی حیزبین دوورن لە پرۆژەی سیاسی هەر پارتێکی دیاری کراوە بۆیە ئەوەی کە پارتی تەقەدوم بە دوایدا دەگەڕێت بە سەرکردایەتی حەلبووسی دەیەوێت کە کاندیدەکە لە دەرەوەی ئەنبار نەبێت بۆ ئەوەی بتوانێت هەژمونی خۆی لەسەر ئەو پارێزگایە بەردەوام بێت لە بەرامبەردا سێ پارتە سونیەکەی دیکە ئەمان چیان دەوێت دەیانەوێت کە کەسێک کاندید بکەن یاخود کەسێکی سیاسی وە کاندید بکەن لە نێو ئەمبار بێت پێچەوانەی تەقەدوم کە نەیانویست و ئەم کارە بکەن بۆ ئەوەی کۆتایی بە هەژمونی بەڕێز حەلبووسی بێنن لە پارێزگای ئەنبار بۆیە ئەمە بابەتی ڕادەیە بابەتی کۆتایی پێهێنانی هەژمونە. زۆر باشە بەڕێز خالید باسی محەممەد حەلبووسی بکرد ینی لەم چەند ڕۆژەدا سەردانی بەشێک لەلایەنە سیاسی عێراقی لە نێو ماڵی شیعەکانی کردووە و
خلافات كثيرة بەڵێ بەڕێز خالید باش باسی محەممەد هەڵبووسیت کرد لەماوەدا سەردانی بەشێک لە لایەنە سیاسی عراقیەکان و سەرکردە شیعەکانی کردووە و سەردانی هەولێریشی کرد پێتان وایە کە چێ لە بەدەستێنانی پۆستی سەرۆکی پەرلەمانەوە نزیکە؟ صراحة لا يوجد مرشح زۆر بە ڕاشکاوی قسە بکەین هیچ کاندیدێک لە ئارادا نییە کە بتوانێت ئێمە ئەوە بڵین پۆستەکە دەباتەوە و دەبێتە سەرۆکی پەرلەمان و جێگرەوەی هەڵبووسی. ئێستا بابەتەکە جۆرێک لە هاوسەنگی تێدایە دوو لایەنمان هەیە تەقەدوم لەلایەک والایەنێکی دیکەش بریتە لە پارتە سونیەکانی دیکە کە لە بەرامبەر تەقەدوم کەسێکیان کاندید کردووە. کێشەکە لەلایەکی دیکە لەوەدا لە نێو چوارچێوەی هەماهەنگی کە چوارچێوەی هەماهەنگی نوێنەری زۆرینەی پەرلەمانیە بە هەمان شێوە لە نێو خۆشیاندا ئەوانیش پەرتەوازە و دابەشبوون چەند لایەنێکن لە نێو چوارچێوەی هەماهەنگی پشتگیری بەڕێز هەڵبووسی دەکەن و هەر لە نێو چوارچێوەی هەماهەنگیش خەڵکانێکن کە پشتگیری خەمیس خەنجەر دەکەن و پارتە سیاسەکانی دیکە. بۆیە من دەمەوێت ئاماژە بەوە بکەم بابەتەکە زۆر ئاڵۆزە و بابەتەکە بە شێوازێک تێکەڵ بۆ کە چارەسەری بەم ئاسانیە نابێت و ناتوانین بەم شێوەیە چارەسەری بکەین. دەبێت ئەوەش لەبەر چاو بگرین کە سوودمەندی یەکەمی ئەم ململانەیە سونیەی نێوماڵی سونی بریتە لە چوارچێوەی هەماهەنگی چونکە چوارچێوەی هەماهەنگی زۆرترین سوودی لەم بابەتە بینیوە چونکە ئەوان ئێستا جێگیری سەرۆکی پەرلەمانیان هەیە ئێستا بۆتە سەرۆکی پەرلەمان و ئەو سەرپەرشتی کۆبوونەوەکانی پەرلەمان دەکات. بۆ ئێستا هەر سێ سەرکردایەتەکان عێراق لە دەستی چوارچێوەی هەماهەنگیدان و ئەوان کۆنتڕۆلیان کردو هەرچەندە سونەکان کاندیدێکیان پێشکەش کردووە بۆ پەرلەمان بەڵام دەبینین کە ویستێکی لەلایەن چوارچێوەی هەماهەنگی بۆی ئەم بابەتە نێتە دیوە دانیشتەکە نەکرێت زۆر باشە بەرز دەبوونی سوود ببینن. پشتی هەوڵێن سەرۆک بارزانانی دگەل لاانێن سنی و وەکە بەشێکا زۆرە سنیانشی سوپاسیا سەرۆک بارزانانی کرێک وە کاریە کاندیدێکی ئاراستەی چارچێوەیە هەماهەنگیە شیعەیان بکەن بناوێ سالم مەتەر عیساوی یعنی بەرسڤا سەریح یا چارچێوەیە هەماهەنگی دەربارەی کاندیدێ هەوە سالم مەتەر عیساوی چییە؟ چارچێوەیە هەماهەنگی لایەنگرە دەوێ بینێدا یان بالانس ڕاگرتیە؟ نەخێر وەکو کەمێک پێش ئێستاش ئاماژەم پێکرد کێشەکە ئەوەیە کە خودی چوارچێوەی هەماهەنگی لە نێو خۆیدا کۆدەنگ نییە و تا ئەوان لەسەر کەسێک ڕێک نەکەوتون و پشتگیری بکەن ئەمە بە واتایە دێت کە ئەو لایەنانەی کە لە چوارچێوەی هەماهەنگیدەن بە هەمان شێوە بەرتەوازە ناوشێوەی سونە و ناکۆکن لەسەر ئەوەی کێ بێتە سەرۆکی پەرلەمان و پشتگیری کێ بکەن. چەندلایەنێک هەن لە نێو چوارچێوەی هەماهەنگی مەیلی بەڕێز سالم عیساویان هەیە بەڵام خەڵکانێکی دیکە هەن هەر لە نێو چوارچێوەی هەماهەنگی تاکو ئەم ساتەش هەوڵی چی دەدەن هەوڵی ئێوە دەدەن کە پشتگیری کاندیدەکەی تەقەدوم بکەن پشتگیری بەڕێز هەڵبووسی بکەن لەوەی کەسێک بکاتە سەرۆکی پەرلەمان. بۆیە ئەم ململانەیە و ئەم ناکۆکیە تەنیا لە نێوماڵی سونە نییە بەڵکو لە نێو شیعەکانیشدا هەیە ناکۆکن لەسەر ئەوەی کێ ببێتە سەرۆکی پەرلەمان و پشتگیری کێ بکەن بۆ ئەوەی جێگرەوەی هەڵبووسی بێت بۆ ئەو پۆستە. من پێم وایە کە دوا ڕاگەیەندراوی پارتە سونەکان ئەو سێ لایەنە سونە کە ئاماژەیان بەوە کردووە ئەوان زۆرینەی سونە لە پەرلەماندا و لەوەی کە سوپاسی سەرۆک بارزانیان کردووە بۆ پشتگیریکردن و هاوکاریکردن لەم پرۆسەیە بۆ سەرخستنی ئەم بابەتەون و چارەسەرکردنی کێشەکە. من پێم وایە ئەگەر ئەمان بێن و کاندیدەکەی خۆیان پێشکەشی پەرلەمان بکەن و دەنگی پێ بدرێت ئەوە ئەو کاتە سەرۆکایەتی پەرلەمان وەڵامی ئەم کاندیدکردنە ناداتەوە و دانیشتنەکە ناکاتەوە. کارەکە چییە؟ کارەکە ئەوەیە چوارچێوەی هەماهەنگی هەوڵ دەدات کە ئەم ململانەیە و ئەم بۆشاییە سەرۆکایەتیە بۆ درێژترین ماوە درێژە پێ بدات و بەردەوامی پێ بدات چونکە جێگری یەکەمی سەرۆکی پەرلەمان خۆی سەرۆکی پەرلەمانە ئامیش بۆ خۆی سەرپەرشتی هەموو دانیشتەکان دەکات و سەربەلایانی شیعەیەن. ئەم بارودۆخە بەڕێز دەبوونی هیوادارن کە بەم شێوێ بەردەوام بێت چونکە ئەمە لە بەرژەوەندی ئەواندا. زۆر باشە بەڕێز خالید دەبوونی سەرکردە لە پارتی متحیدین و سوپاس بۆ ئامادەبوونی بەڕێز.